دەستگرتن بە قورئانەکەی خواوە بە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگە بۆ ئەوەی گومڕا نەبین بۆ ئەوەی لار نەبینەوە. ها خوای تعالی لە قورئانە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا، دەست بگرنە پەتی خواوە ولا تفرقوا، دووبەرەکی و جیاوازی دروست مەکەن. پەتی خوا چییە؟ حەبلی خوا چییە؟ حەبلی خوا قورئانە، سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە آخر زمانە غەریب ئەبن. دەستگرتن بە حەبلی خوا و ئەتپارێزێ. کەسێ خەریکە کەوێتە مەسەلەن گۆمێکی ئاوی قوولەوە خەریکە ئەخنتی حەبلێکی بۆ فڕادن دەستی پێوە ئەگرێ ڕزگارێ بێ، ئەوە حەبلی خوایە کە بریتیە لە قورئان. هەر کەسێ قورئان بخوێنێ و معناکانی تێبگا و دەستی پێوە بگرێ و سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم شارەزا بێ ڕزگاریە بێ. قل نزله روح القدس من ربك بالحق ليثبت الذين آمنوا وهدى وبشرى للمسلمين. آيات 102 سورة نحل. خوای تعالی ئەم قورئانەی دابەزاندووە بەڕێگای جبریل عليه السلام بە حەق و ڕاستی تاوەکو ئیماندارانی لەسەر دامەزرێنێ، دامەزراویان بکا و هیدایەتیان بدا و مژدەیشیان پێ بدا بۆ ڕێگای ڕاستەقینە لە دنیا و بەهەشتیش لە قیامەتە. قورئان ئیمان بە قەوەتەکە، دڵان پاکە کاتەوە، پەیوەندی خۆت و خوا پتە و ئەکا. هەر کەسێ قورئان بخوێنێ دایم دڵی مرتاحە. ئەلا بذکر الله تطمئن القلوب. ئەو کەسانەی لە قورئان شارەزان و قورئان ئەخوێنن تووشی هەر ناڕەحەتی و ناخۆشیەک بێن لە ناو قورئانە چارەسەرەکەی هەیە. پێغەمبەران پێشی تۆ تووشی ئەو ناڕەحەتیە بوون. ئەوەی تووشی ناڕەحەتی ببێ لەلایەن باوکیەوە، خوای تعالی نمونەی ئیبراهیمی بۆ دێنێتەوە. ئەوانەی تووشی ناڕەحەتی ببن لەلایەنی ژن و مناڵەکانیەوە، نمونەی نوح و لوطی بۆ دێنێتەوە. ئەوانەی براکانی ئازاری بدەن، خزم و کەسوکارەکانی ئازاری بدەن، یوسف عليه السلام کا بە نمونەی خۆی. ئەوەی لە نەخۆشی یعنی لە ناو نەخۆشیە تووشی ناڕەحەتی بوو بێ بەهۆی نەخۆشیەوە، ئەیوب عليه السلام قدوەی ئەبێ. ئەوەی قەومەکەی دەربەدەریەکەن و بەشێت لە قەڵێمێدەن و بە نازانم چۆن ئەنواع بوختیانی بۆکەن چونکە ئەو ناڕواتە سەر ئەو ڕێگا لارەی کە ئەوان لەسەرین. عیسا عليه السلام، یحیا عليه السلام قدوەی ئەون. ئیترا بەم شێوە خۆشەویستەکانم قورئان دڵنەواییە بۆ ئیمانداران، بۆیە حەقە ئینسانی مسلمان هەردەم قورئان بکاتە پێشڕەوی خۆی و هەوڵدا شارەزایی هەبێ لە قورئان.